کاک حاکم سڵاو لێ بێ دۆخی مادەی هۆشبەر لە گەرمیاندا چۆنەوە ئامارەکان چیمان پێڵێن؟ وڵاهی بڵین تاوانی مادە هۆشبەرەکان نەک هەر لە گەرمیان لە هەموو کوردستان و عێراق و بەتەواوی لە هەموو جیهانیشدا بەرەو زیاد بوونە و بەتایبەتی لە کوردستان و عێراق دوای ساڵی 2023 و بڵین دوای ساڵی 2023 و ڕوخانی حکوومەتی عێراقی و کرانەوەی بەڕووی وڵاتانی دەرەوەدا و بوونی هەندێک فەراغاتی ئەمنی و گەشەکردنی ئابووری و کۆمەڵێک هۆکاری لە پشتەوە بوو کە بۆ هۆی ئەوەی کە خەڵک زیاتر چۆن دەڵێ پەنابەرێتە سەر ئەو مادانە و ئەنجامدانی ئەو جەریمانە، بەڵام دەکرێت وەکو ئەوە سنووریشە بۆ دابنرێت و بەوەش کە کەیسەکان زوویەک لای بکرێنەوە و ئەو کەسانێک کە جەریمە ئەنجام دەدرن عقوبە بدرێن. باشە، ئامارەکان لە گەرمیاندا لەسەر مادەی هۆشبەر چۆن؟ وەڵا نەک پێشتریش وتم نەک لە گەرمیان لە هەموو کوردستان و عێراقیشدا بەرەو زیاد بوونە، هۆکارەکانیشی دیارن پێشترش باسم کرد، وەک پێشتر پێم گوتی لە 2023 114 بڵێن کەیسمان هەبووە، لە 2024 159 کەیس تقریبا ینی هەڵکشانێکی تێدا هەبووە، بەڵام دەکرێت ڕێگری لێ بکرێت بۆ ئەوەی بەو ڕێژەیە بەرەو هەڵکشان نەبێت. وەکە زانین گەرمیان هاوسنوورە لەگەڵ خواروی عێراق و وڵاتی ئێرانیشە، ئەم تا چنێوە ڕێکارەکانتان تونند و تۆڵ کردوێتەوە بۆ ئەوەی کەمتر بەکارهێنەرانی مادی هۆشبەر دەستیان پێ بکات و لەگەڵ ئەوەشدا بۆچی تاوەکو ئێستا بەردەوامە لەگەڵ ئەو ڕێکارانی ئێوەدا؟ وەڵای ئەمە وەکو ڕێکارەمە لەبەرەوەی ئەمە وەکو دادگا ڕێکارەکان حتا کەیس نێتە بەردەستمان هیچ بڕیارێک شتێک تێ دەرناکەنەوە، ئیشی دەستگا ئەمنیەکانە وەکو ڕێکار و ئیشی دەستگا ئەمنیەکان و حکوومەت و هێزەکانی ئاسایش و وەزارەتی ناوخۆیە لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی لیژنەی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان، بەڵام ئەوەی کە ئێمە بیزانین و بەنسبەت گەرمیانەوە کە هاوسنوورە لەگەڵ ئێران و لەگەڵ خوار و یەکەوتن زیاتر هەیە و زۆربەی زۆری کەیسەکانیشمان لەوانەنە کە سەردانی ئێران دەکەن و دەگەڕێنەوە بەرکەوتان لەگەڵ ئەو تاوانە هەبوو تووشی ئاڵوودەبوونیان تووشی بەکارهێنانی مادەی هۆشبەر بوون جا بە ئیرادەی خۆیان بدیان بە لا ئیرادی نازانین لەوانە